جیهان لە چاوەڕوانی داڕمانی ئابووریدا. ئەگەر داڕمانی ئابووری ڕووبدات هاوڵاتیان چۆن مامەڵە بکەن؟ ئاگاد لێیە دوو ڕۆژە لە خەو هەڵدەستی چی لە بازاڕە داراییەکان ڕوودەدات؟ داڕوخانێکی گەورە ڕووی لە بازاڕە داراییەکان کردووە. بە جۆرێکە بەهای پشکەکان بە ئاستێکی بەرچاو دابەزیون. ماوەیەک بەر لە ئێستا مایکل بەری وەبەرهێنەری دیاری ئەمریکی پێشبینی ڕوودانی ئەم دۆخەی ئێستای کردبوو. بەڕوونی ئاماژەی بەوە کردبوو بازاڕە داراییە جیهانیەکان تووشی داڕوخانێکی قورس دەبێت، بە تایبەت لە پشکەکانی ئینڤیدیا کە کار لەسەر AI دەکات. بۆ چوونەکانی مایکل بەری جێگەی بایەخی بازرگانان و وەبەرهێنەرانە، چونکە دوو پێشبینی ڕابردووی لە ساڵی 2008 و 2020 لە کاتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەبارەی داڕمانی بازاڕە داراییەکان و دابەزینی بەهای پشکەکان ڕاست دەرچوون. ئەو وەبەرهێنەرە ئەمریکیە بۆ چوونی وایە لەم کاتەدا پشکەکانی AI کە بە تەواوی جیهان بڵاو بووەتەوە و چووەتە ئاستێکی باڵا لە فرۆشتندا، ئەگەر تووشی کەمبوونەوە یاخود کەمفرۆشی ببن، ئەوە لە سێکتەرەکانی دیکەشدا داڕمانی گەورەی ئابووری ڕوودەدات. لەلایەکی دیکەوە حکوومەتی ئەمریکی 36 ڕۆژ تووشی قەیرانی دارایی و داخستن بووە کە بۆ یەکەمین جارە لە سەردەمی سەرۆکایەتی دۆناڵد ترامپ ڕوویدا. هەروەها هێڵی فڕۆکەوانی ئەمریکی دوایین ئاگادارکردنەوە و هۆشداری بڵاو کردەوە و دەڵێت ئەگەر دۆخی ئابووری بەم جۆرە بەردەوام بێت، ئەوە ناچارە فڕۆکەخانەکان دابخات. ئەم هەنگاوەش داڕوخانێکی گەورە دروست دەکات و شادەماری ئابووری ئەمریکا تووشی پسڕان دەبێت. شڤان کافرۆشی شرۆڤەکاری بازاڕی دراوە جیهانیەکان بەڤاری ڕاگەیاند. باشترین هەنگاو کە هاوڵاتیانی ئاسایی بینێن لەو دۆخەدا کە جیهان تووشی داڕمانی ئابووری دەبێت، کەمکردنەوەی خەرجی زیادەیە و جگە لە شمەکی پێویست هیچ شتێکی دیکە نەکڕن. ئەو شارەزایی بازاڕی دراوەکان ئامۆژگاری هاوڵاتیانیش دەکات بەردەوام پارەی کاشیان پێبێت. چونکە کاتێک داڕمانی ئابووری ڕوویدا و پارەیان پێبوو، دەتوانن پشک بکڕن و وەبەرهێنانێکی گەورە ئەنجام بدەن، بە تایبەت لە کڕینی زەوی و خانوبەرەدا.